سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلان پیاوێکی گەورەیە، پیاوێکە کلیلی چارەسەری هەر چوار پارچەی کوردستان بەدەستی ئەو پیاوەیە. ئێمە هەرچەندێک باسی گەورەی جەنابی سەرۆک بکەین ناتوانین حەقی خۆی بدەینێ، چونکە ئەو پیاوە پیاوێکی گەورەیە، ئەو پیاوە ژیانی خۆی تەمەنی خۆی تەرخان کرد بۆ میلەتی کورد. ئێمەش وەکو عەشایر ئامادەین ئیمزا کۆکەینەوە، خۆپیشاندان بکەین، هەوڵی بۆ بدەین. داواکەم لە هەموو عەشایران، داواکەم لە هەموو ڕێز عەشایرەکان، داواکەم لە هەموو دۆس و وڵاتەکانی دراوسێ، ئەوانەی کە دۆزی کوردن، ئەوانەی ئیتر بە عارەبەوە، بە فارسۆ، بە تورکۆ، ئێمە لەناو هەموو قەومێتا دۆستی زۆرمان هەیە. داوا لە هەمیەکەم هەمیان ئەو ئیمزا کۆکردن و هەوڵی ئازادکردنی جەنابی سەرۆک بدەن. هەست کەسێک بیتەوێ قەزێک کورد بۆ ئاشتی بۆ ناو ماڵی کورد کە قسە بکە سەرۆک کلیل لە جێدەستی ئەوایە. ئازادکردنی ئەو بەبەربوونی ئەو تێگەیشتی گۆڕانکارێکی گەورە لە ناوچەکە ڕوودات. لەبەر ئەوە هەموو شتێک لە جێدەستی ئەوایە، چونکە ئەو پیاوە پیاوێکی گەورەیە، ئەو پیاوە پیاوێکی شۆڕژگێڕە. بەمجا ئیمڕۆ بۆ ناوچەکەیش زەرورە کە هەر تورکەکان، فارسەکان، عارەبەکان بچن لەگەڵ جەنابێ دانیشن. لەبەر ئەوە تێگەیشتی لەو زیاتر بەدی ناکرێت. لەبەر ئەوە ئیمڕۆ ئەو پیاوێکە ناتوانم من وەسپی ئەو پیاوە بۆکەم. من دوو مانگ دانیشم باسی گەورەی ئەو پیاوە بۆکەم تەواو نابێت. وەڵا من داواکەم لە جەنابی کاک مەسعود، داواکەم لە جەنابی بنەماڵی ماڵی مام جەلال، ئەمانە داواکەم لە پەرلەمان، داواکەم لە حکوومەت، ئەمانە داوا بکەن لە تورکیا، داوا بکەن لە وڵاتان کە جەنابی سەرۆک ئازاد کرێت. بەربوونی سەرۆکی بەڕاستی ئێمە هەچێک بڵێن سەرۆکی کووردە. ئەو پیاوە بە بەربوونی ئەو پیاوە ئێمە لەوە چێ لەم بەعزە بەلایەکاکەوێت کە بەلایەکاکە و کورد لە جاتێ بێت. چونکە لەناو جەماعەتی گەلیلا کوردی ئێرانمان هەیە، کوردی سووریامان هەیە، کوردی عێراقمان هەیە، کوردی تورکیامان هەیە، هەر چوار پارچەی کوردستان لەژێر چەترێک ئەو پیاوە کوی کردوەوە. ئێمە وەک عەشەتی جاف ئێمە جەنابی ئۆجەلانمان خۆشەوێ، پشتگیری لێ یەکەین بە ئاشتی، هەست پێویستیی بە عەشەتی جافە بێ، تێگەی ئێمە هاوکاری یەکەین، بەیانی بڵێن جەنابی ئۆجەلان بەرە بێ حاجی تۆ بچۆ ئەچم لەو سزنەوە من هەر بە کۆڵی هێنمە بۆ ئەیبدیوە، بۆ قەندیل، بۆ سلێمانی. ئێمە وەکو عەشەتی جاف و وەکو هەموو عەشەتەکانی تریش، عەشەتی زەنگنە و شێخ و هەمەوەن و عەشەتمان زۆرە لە کوردستانە. هەموو عەشەتەکان ئێمە هەمومان یەکین بە سایی خواوە، هیچ شتێک نییە لە بینی عەشەتەکانە. ئێمە حەولمان داوە کە دانیشن ئەم براگۆرانەی کورد لەسەر مێزی گفتوگۆ چارەسەری بەعزەکەن، بەس تا ئیسە بەدەم ئێمە شۆ نەهاتوون. ئەینا ئێمە لەگەڵ ئەوای ئێمە وەکو عەشەتی جاف ئێمە 182,000 ئەنفال هەیە، 100,000 بەس عەشەتی جافە. ئێمە لە شۆڕشی شێخ مەحموودی نەمرا من باوە گەورەم لەوە بەشداری شۆڕشی کردەوە، برینداریش بووە. پشتگیری جەنابی شێخی گەورە شکاوە، هاواری بۆ جاف هاوردووە. یەکێ لەوانە خێڵەکەی ئێمە بۆ خێڵە جافەکانی تر بووە فرای شەکەوتون و پشتگیریان لێ کردووە. ئەو پشتگیریشان لێ کردووە بۆ کورد کردیانە، خۆ بۆ جەنابی شێخ نەکراوە، شێخیش بۆ کورد حەولیاوە. ئیسەیش ئێمە ئامادەین هەر بە یەکەتی نیشتمانیەوە، پارتی دیموکراتی کوردستانەوە، جەنابی پەکەکەوە، هەر حیزبێ پێویستی بە ئێمە عەشایر بێ، ئێمە ئامادەین، ئێمە کوردین، ئێمە قەومێتی خۆمانمان خۆشەوێ. ئەوەی کە بۆ کورد بیکە ئێمە لەگەڵیان. من لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە داوا لە سەرکردەی کوردەکەم بە خۆیان نابچن، وازە ملاملان بێنن، ملان تەواو
ئێمە شەڕی براکوژیمان کرد ئێمە بەزمان زۆر بەسەراحەت ئەم میلەتە داماوە ئێمە وڵاتمان لە دەستدا ئێمە وڵاتمان لە دەستدا ئێمە دەبابەمان بەسەر حەبرینەوە بوو داواکەم یەکێتی و پارتی بە تایبەتی باوەشکن بە یەکا وەک جەنابی مام جەلال چۆن دایمە ئاشتی خواز بوو ئەمانیش چاو لە جەنابی مام جەلال کەن چاو لە گەورەی مام جەلال کەن لەبەر خاتی قەبرەکەی مام جەلال دەستخەلە ناودەستێک و کۆتایی بە ملانی حزبایەتی بێ و بە ئەمی لە تێژ لەم قەیران و گرانی و نەکبەتیە نەجاتی بێت